مقالة في مانيا دوا بەدوایەوەی کە خۆتان ئاگادارن نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بەرەو زیادبوون دەستی و بەرەوەشکان دەستی بەداخەوە و بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ و هەروەها وەزارەتی تەندروستی بەپێی ئەو زانیاریانەی کەوا لە ژووری ئۆپەراسیۆنی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگاری هەولێر دەرچووە پۆلیسی ڕێکاری سەربازی کەوا سەر بە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێرە ڕاست پێدراوە بۆ ئەوەی کە هەڵدسن بە ئیجراعاتکردن لەگەڵ ئەو هاوڵاتیانەی کەوا کەمامە نابەستن لە شوێنە گشتیەکان و لە بازاڕەکان و هەر کەسێک کەمامە نەبەستێتن بڕی 20,000 دینار غەرامە دەکرێت و ئەو ڕێکارە یاساییەش لەلایەن پۆلیسی ڕێکاری سەربازیەوە ئەنجام دەدرێتن. من داواکارم ئەمڕۆکە لەلایەن پۆلیسی ڕێکاری سەربازی لە ناو بازار شاری هەولێر تەنها ئاگادارکردنەوەی خەڵکە و مەبەستمان ئاگادارکردنەوەی خەڵکە بەڵام لە بەیانیڕە دەست بەو ئیجراعاتە دەکرێتن داوا دەکەین لە هاوڵاتیانی خۆشەویستی شاری هەولێر کەوا پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی و ژووری ئۆپەراسیۆن بن لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەولێر بن. بە شێوەی گشتی کە ئەو بڕیارەی حکومەت دەری کردووە شتێکی باشە بەڵام من وای دەبینم لە ڕووی پراکتیکی لە ڕووی عملی شتێکی عملی نییە چونکە من تێبینیم کردووە هەتا ئەو کەسانێک کە لەو بوارە ئیش دەکەن ئەوانەی لە بواری ڕێخەری شار و ئەوانش دەکەن تاوەکو ئێستا بەخۆشیان نازانین میکانیزمەکەی چۆنە بەڵام مەبەست لە غەرامە چییە مەبەست لە غەرامە کە سزادانە ئەوەیە کە ئەو کەسەی کە ماسکی نەبەستیا غەرامە بکرێتن هەتا بەکو بڵێ چاوترس بکرێ وەکو عیبرەتێک بیتن و هەروەها خەڵکی کەش عیبرەتی لێ وەرگرن کە سزا نەدرێن ئێستا ئەو بازارە گەورەی هەولێرە دەبینین سەر بە سێ بنکەی پۆلیسە باشە سێ بنکەی پۆلیس جێگای 3000 کەس دەبیتەوە نەخێر بەڵام دەتوانم بڵێم ئەو بڕیارە باشە کاریگەری خۆی هەیە ئەگەر بێت و سبینێ من یان تۆ بینە ئەو بازاڕی بەلایەکی 90 دەمام و ماسییان بەستایە یعنی حکمەتەکەی دێتە دی. ڕاستەکەی سزاکە قورسا بەس ببەسن خەرکە باشە و خەرکە شەکە نەشی بەستە پێم وانی یاخوبەی نەکەن باشە و پێی برێن ببەستە یاخود ئێستالۆن منە وەکو جەماعەت کارتۆنیشەکەی کاک ماسکەی بەستە شەچێنە قورس نیە ڕاستە غرامەکەی بارگرانی لە بۆ خەرچی بەس کەمامەکە شەچێنە قورس نییە بەخوای بەڵێ وەڵا قورسە نەخۆشەکە بۆ شێوەی نییە ئەو زەختە شەشی خۆش نییە بەڕاستی یعنی برێنبار ڕۆژانە ئەگەر بێت و هەر کەسی زۆر تووشی ئەو کۆرۆنەبی ئەوە لە زێخۆتی ئینسان زەختەش بکرێ هەر لە زێخۆتی بەڵام بۆ شێوەی نییە ئێستا خەڵکەی ئەو زەختە هەبێتە مرۆ ناکەم هەتا ئەو سەر بگەست کە ئەو خەڵکە ناتوانیم ئەو هەژێ ینی بۆ شێوەی ئەو زەختە بکردە سەری تەعامل ئەوە زای ناکە خۆش نییە.